ئێمە وەکو دام و دەستگاکانی حکوومەت و وەکو خەڵکی سنوورەکە هەرچیمان پێ بکرێت ئەیکەین و بەردەوامی ژەوین لەسەر گەڕان و بە دوواداچوونەکانمان هەتا ئەیان دۆزینەوە و بەرگری شارستانیش بە بەرنمەیەکی نوێەوە ئەم تیمانە تەوزیع ئەکات و ئێستا تیمی چەمچەماڵ و سەنگا و هەموو شوێنەکانی تری لێرە کۆ کردوێتەوە بە شێوەی ئێشەگر بە درێژایی چەمەکات دابش ئەبن تاکو بتوانین بە هەموو لایەکمان ئەو سێ کەسەی کە پێرێ لەو ڕووداوە ناخۆشەیە ون بوون دیار نەماون بیان دۆزینەوە بەشێک تیممان لە چەمچەماڵ و ئاوجەلەر و دوکانەوە هێناوە تێرە سابتمان کردو یان ڕۆژانە 5 بۆ 6 هەواس 24 ساعت لێرە ئەمێنەوەوانێ تەنها لە کاتی ئێوارەیە ئەوەستن لە ئیش لەبەرەوەی بە شەو ناتوانیشکەن دوای ئەوە دەستەکەنەوە بەگەڕان بەس ئەوەی کە حەزەکەم باسی کەم ئەم جۆرە ئیشە لەم جۆرە شوێنە سەختەیە تۆزێ قورسە یعنی پرۆسەیەشی ئەوێت بە بۆچوونی ئێمە پێچێت لەبەرەوەی ئاوەکە خوڕە منتیقەکە سەختە دوای ئاوەکە زۆر ساردیشە یعنی لەبەرەوە تەسەورەکەم وەکو پێشبینی دە ڕۆژێکی پێ بچێ ئەگەر خواشکا پێشەوە شتێکی کەمان ئەو بە بەردەوامیە گەڕین بەڵای مە هاتوین بەلای کە سوکاری خۆمان ئەمە بە خەمی خۆمان دەزانین و لەسەر ڕاستفادی برای بەڕێزم کاقوبات هاتوین و لە نزیکەوە سەرپەرشتی پرۆسەکە دەکەین و برایانمان جەنابی کاگازاد و بەڕێز کامەران و بەڕێز کاگاواتی قایم قامش هەمویان لە هەوڵی ئەوەیان کە ئێمە لەگەڵ کە سوکاری خۆمانە بزانین ئەم حاڵەتە چۆنە و ئەوەی کە پێویستە بکرێت ئەوەی حکومەت لەتوانە بیکات ئێمە زۆر دڵگرانین هەم بۆ ئەوەی کە سێگەنجن و هەم بۆی کە خەڵک لەو کاتیا لە جەژنی نەورۆزا بووە زۆر نیگەرانی لە قوڵەوە نیگەرانین بەڵام بەداخەوم حاڵەتانە زۆر بووە و لە داهاتووشا پێم وایە لەبەرەوەی تروەرزی سەیران و خەڵک دێ زۆرجار هاوڵاتی عەرەبەکان دێن تووشی و حاڵەتا بن و داوا لە بەڕێزیان دەکەین کە بۆ ئەوەی جارێکی تر ئەم ڕووداوانە دووبارە نەبنەوە شتێک بکەن ئەگەر شتێکی بۆ بکرێ وەکو سەیرانگایکی ڕسمی بێتە سەیرانگای یانەوە تا مەسەلە بڵێن چەند قوتایەکی بۆ دانێن بۆ ئەوەی خەڵک نەچێت تووشی ئەو ڕووداوانە نەبێ و دووبارە نەبێتەوە سێبارە نەبێتەوە